ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. نەشتەرگەری ئەمڕۆمان ئەنجامدانی نەشتەرگەری مناڵبوونە بۆ خانمێکی ئازیز کە ماوەی 5 ساڵ هیچ مناڵی نەبووە و ئەم خانمە پاش وەرگرتنی چارەسەری جۆرا و جۆر نەیتوانیوە دووگیان بێت لە ئەنجامدانی یەکەم IUI واتە پیتاندنی منداڵداری دەستکرد. ئەم خانمە لە توانی دووگیان بێت سوپاس بەخوای گەورە و ئەمڕۆ ئینشاءالله خوای گەورە ئەو مناڵە جوانەی پێبەخشین و ئەو خانمانەی کە سوودێکی زۆر ئەبینن لە ئەنجامدانی تەلقیح سناعی پیتاندنی منداڵداری دەستکرد ئەوش ئەو خانمانن کە کێشەی فەرکیسی هێلکەدانیان هەیە، هۆکاری نەزۆکیەکان نەزاندراوە، یاخود ئەو خانمانەی کە هاوسەرەکانیان تۆوەکانیان باش نییە، جوڵەی تۆوەکانیان باش نییە یاخود ژمارەی کەمە. چونکە ئێمە لەم پرۆسەیەدا ئەو تۆوانەی کە باشە لە تاقیگە ئامادە دەکرێت و جوڵەی باشە و ئاساییە ئەو تۆوانە لە ناو منداڵدانی خانمەکە دادەندرێن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.